پیاوێکی بەتەمەن هەبوو، ڕۆژێک گەنجێکی بینی، گەنجەکە تۆزێ بێتاقەت بوو. پیاوەکە وتی ڕۆڵە گیان بۆ بێتاقەتی، وتی داوای ئافرەتێکم کردووە، کچێکم کردووە، حەزەکەم بیهێنم، ئەڵێن ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. وتی جا ڕۆڵە گیان خەفەتی بۆ چییە؟ من کچێکم هەیە ناوم فڵان کەسە، کچێکم هەیە ماڵمان لە فڵان شوێنە، وەرە کچەکەی خۆمت پێشکەشەکەم، بڕۆ پرسیاریشم بکە دەربارەی من، بزانم من کەسێکی چۆنم. بەس فڵان ڕۆژ لە فڵان شوێن فڵان سەعات مەوعیدمان بێت لە فڵان شوێنێکتری ببینین. وتی باش. دو سێ ڕۆژی پێچوو مەوعیدەکە هاتە پێشەوە، مام حاجی گەشت بە کوڕەکە. وتی ها ڕۆڵە گیان چیت کرد؟ وتی وەڵای مام حاجی داوای لێبوردنەکەم. وتی بۆ؟ وتی وەڵای وتیان کچەکەی ئەوش ئەخلاقی تەواو نییە. وتی وەرە ڕۆڵە گیان بۆیە ئەم قسەم بۆ کردی، بۆی تێبگەی، سوێن بەخوا من مناڵم هەر نییە، نەکەچ نەکوڕ، هەر مناڵم نییە. ئیتر چیتە ئەخلاقی ڕەوشتی تەواو نییە؟ هەر نیمە، مناڵم هەر نەبووە، خوا مناڵی پێم نەداوە. ئیتر بۆ خەڵکەن کچەکەی ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە؟ بڕۆ کچە ئەو ئافرەتی کە داوات کرد بڕۆ بیێنە، ئەو خەڵکە ڕاست ناکە، ئەو خەڵکە بوختیان چییە؟ بۆی ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، بەس تۆمت بۆ خەڵکی دروستکەین. ئەڕۆتە ناو قەبری خۆت و منش بژن ئەچمە ناو قەبری خۆمەوە، ئەوە کە تر ئەچێت ناو قەبری خۆیەوە، کەواتە خەریکی قەبرەکەی خۆت بە، واز لە خەڵکی بێنە. خالقێکەی خوایەکەی لە قیامەت محاسبەی هەموو کەسێکەکە.